هیچ شتێ لای خوای تەعالا ئەوەنەی نوێژە فەرزەکان گرنگ نییە، ئەوەنەی فەرزەکان بەعام گرنگ نییە، بەڵام بەردەوام ئینسان لە دوای فەرزەکان زیادە ئەکا، نوێژە سونەتەکان ئەکا، بەو نوێژە سونەتانە لە خواوە نزیک ئەبێتەوە تا خوا خۆشی ئەوێ، وەکو لە حەدیثی قودسیە هاتووە، بە ئەمری خوا هەڵسوکەوتەکەی خوا ئەتپارێزێ لە گوناح لە تاوان. ئەو کەسانی کە نوێژە سونەتەکان ئەنجامەدەن زۆر کارەکانیان گەورەیە. نوێژە سونەتەکانیش خۆشەویستەکانم هەیەی مؤکدە و هەیەی غیر مؤکدە. مؤکدەکان لای کەمەکەی ئامانە ئەم دوانزەیە لە دەستی خۆتان مەدەن، ئەم دوانزەیە کە ئێستا باسیەکەم. شتەکانی تریش هیچ سونەتی تریشمان هەیە ڕۆژانە لە مزگەوتەکانە ئەیبینن ئەکرێ، بەڵام ئەمانە لە دەستی خۆتان مەدەن. دووی پێشی نوێژی بەیانی لە هەموو دنیا و ئەوەی هاتیا خێرترە، لە دەستی خۆتانی نەدەن. لە هەموو ئەم دنیای و ئەوەی ها لە ناوێ خێرترە. دوو ڕکاتی سنەتی پێشی نوێژی بەیانی، 4 ڕکات لە پێشی نوێژی نیمەڕۆ، دوانیش لە دوای نوێژی نیمەڕۆ، نوێژی مەغریب دوان لە دوای، نوێژی عیشایش دوان لە دوای. ئەمانە لە دەستی خۆتان دەرمەکەن، ئەمە مؤکدەکانن و جگە لەمەش سنەتی تریشمان هەیە هەر لە ناو نوێژەکانە. نوێژی زوحان، شەو نوێژی، نوێژی ویتر، ئەمانە نوێژە زۆر گەورەکانن، لە دەست خۆتانی مەدەن خۆشەویستەکانم.